خوێندە سالار طالب ڕەحیم سەرۆکی ڕاهێنەرانی پەیمانگای هونەری بەرگری و کارگێڕی مەکتەبی کارەباری وەرزشی کۆمەڵی دادگەری. ئێمە وەکو مەکتەبی کارەباری وەرزشی و پەیمانگای هونەری بەرگری هەستان بە چالاکیە. ئێمە چالاکیەکان بۆ هونەری بەرگری گشتگیر و فراوانە لە ڕووی جەستەیی و توانایی ئەوانەی هاتوین چوار وەرزشمان هەڵبژاردووە، بلانکمان هەڵبژاردووە لەگەڵ شناو بە هەڵگێڕاوی ئەوقلە ورک. ئەم چوار وەرزشە ئەگەر یاریزانی هونەرە بەرگریەکان بە تەندروستێکی باشە و بەڕێکوپێکی بیکە بە شێوەیەکی ئەکادێمی بکە، باشترین جسمێکی باشی بەدەست دەکەوێت و بۆ بەهێزی هەستەی هونەرە بەرگریەکان بریتینە لە ڕوبەڕووبوونەوە. ڕوبەڕووبوونەوەکان ئێمە توانین جەستەیەکی باشمان هەبێت بۆ جەستەیەکی تەندروستمان هەبێت بۆ ئەوەی پێشکەشی کۆمەلگایەتی. ساڵانە پەیمانگای هونەری بەرگری مەکتەبی کارەباری وەرزشی چالاکی جۆراوجۆری هەیە بۆ هەموو هونەرەکان، بۆ تۆپی پێ، بۆ هونەرە قیتالیەکان زائیدەن تۆپی سەرمێز و باسکەومان. پەیمانگای هونەری بەرگری بۆ ئیمکانەتەکەمەی کە هەیەی ئێوە خزمەتی گەنجانی شارەکانی خۆی و شارۆچکە و شارەکانی تریش بکات. ئێمە سپاس بەخوای گەورە توانیمانە خزمەتێکی بەرچاوی زۆر گەورە بکەین بە گەنجەکانمان بکەین. بەڵێ ئیمکانەتمان نییە، بەڵام ئیرادەمان هەیە بۆ ئەوەی بتوانین خزمەتی گەنجەکانمان بکەین. لە زۆر شوێنەکان چالاکیمان بۆ کردوونەتوانێت لە کاتێکی کە یاریزان گەنجەکانمان فەراغێکی زۆریان هەیە، ئێمە سەردانمان بۆ ڕێخستون، پاڵەوانتیمان بۆ کردن، دەوراتمان بۆ کردنەوە بۆ حەکەمی و بۆ مێزی تۆپ باسکە و بۆ مەلەوانی و ئەمانە هەموو ساڵانە چالاکیمان هەیە بووە. بەناوی خۆی گەورە میهرەبان توانە مەحموود یاریزانی کۆنفۆ لە پەیمانگای هونەری بەرگری لە قی هەڵەبجە. زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین کە توانیمانە یەکەم پاڵەوانێتی لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە بکەینەوە لە شارە خۆشەویستەکەمانە پەیمانگای هونەری بەرگری لە قی هەڵەبجە. ئەم پاڵەوانێتیە گرنگێکی زۆر تایبەتی خۆی هەیەکەوە کە وەرزش وەکو بەشێکی دانەبڕا لە ژیانی کۆمەڵگەمان پەرەی پێبین ووا بکەین ئەم شتە وەکو خۆراکی لێبێت. ئەو گرنگی وەرزش کە هەیە بیژەڕینەوە بەناو کۆمەلگا، هەر چۆن ئێمە نانە ئەخۆین، هەر چۆن ئێمە خەوتنمان پێویستە، ئاواش وەرزشمان پێویستە و پێویستە لایەنە پەیوەندیدارەکان زۆر گرنگی بم پاڵەوانێتیانە بدەن تا گەنج و لاوەکان بە تایبەتی ڕاکێشن بۆ ئەم بابەتانە و توانەکانی خۆیان لەم بابەتانە ببینەوە. نام کۆچەر محەممەد عارفە، بەرپرسی مەکتەبی کارەباری وەرزشی کۆمەڵی دادگەری. سەرەتا دەستخۆشی و سوپاسم هەیە بۆ لقی هەڵەبجەی پەیمانگای هونەری بەرگری لەگەڵ هەردوو دەستەی کارەباری وەرزشی مەڵبەندی شارە زۆر و هەڵەبجە کە ئێستاون بە ئەنجامدانی لەژێر چاودێری مەکتەبی کارەباری وەرزشی ئێستاون بە ئەنجامدانی توانە جەستەیەکان بۆ نەوجەوانان، بۆ لاوان، بۆ پێشکەوتوان. تایبەتمەندی ئەم بابەتانە بۆ گەڕێتەوە لیاقەت و توانای ئەم گەنج و لاوانە یاخود ئەم نەوجەوانانە بتوانن لە توانای جەستەی خۆیان ببینەوە و بتوانن توانایەک بەخەرج بدەن لەگەڵ هاوڵانیانە کە لە بابەتی پێشبڕکیان. لێرەوە ئەوەی کە پێویستە بە تایبەتی وەکو پێشوازیەک لە مانگی ڕەمەزان ئەم برابەرزانە کە هەستان بە ئەنجامدانیەوەی بۆ بێتە پێشەچیەک بۆی هەر کەسێک لەم بەڕێزانی کە لێرە حوزوریانە بتوان ئامادەسازیەک هەم لە توانای جەستەییان هەم لە توانای ڕۆحیان بدرێت. بۆی هەر لە سەرەتای مەراسیمەکە کە ئاماژە پێدرا لەلایەن وتەیەک لەلایەن بەڕێز مامۆستا عەبدوڵڵاوە گرنگی بابەتی پەروەردەی بەدەنی لەگەڵ بابەتی ڕەمەزان پێکەوە گرێدران. بۆی ئومێدەوارم گەنج و لاوان لە تەواوی کوردستانە بتوان لایەنی جەستەیی و لایەنی ڕۆحی خۆیان فەرامۆش نەکەن، بۆی هەموو لایەک سودمەند بن.